چی بکەم ئەو ژیانە نەخۆشەی ئێم ناهێڵێ ژنێکی ژوێنم. کوڕم بۆ دەست درێژ ناکەی؟ کوڕم بۆ ئاداماوی چ بووە؟ نا نەخێر هیچ نەبوو. دەزانم دیسا مەسەلەی ژنە. تۆ هەموو جارێک دەکەویە خولیای کچێک و دوایش لێت هون دەبیت. ئەو جارە کچێک هەیە ناوی چیمەنە و زۆر جوانە و زۆر بەڕەوشتە. کوڕم خوێندەوارە؟ بەڵێ، بەڵام لە شەشی ئامادەیی وازی لە خوێندن هێناوە. کوڕم بۆ وازی لێ هێناوە؟ وا دیارە دەستیان کورد بووە. کوڕم هەولێری ناکورمانجن. بەخوای دایە نازانم. ئەگەر ئەم جارە هاتەوە لێی دەپرسم. ئەڵای کوڕم پێم خۆشە ژنێک بێنی. بۆ دایە بەدەست منە؟ نا کوڕم وازانی بەدەست منە. خاڵە ئەدی قەونەوەی پاسیلەکەم بۆ بکڕی؟ داری وەختی وەیە. کوڕم ئەو شەرمەی تۆ وای لێ کردی کچ باوەڕت پێ نەکەن. دایە مەسەلە شەرم نییە. ئەدی کوڕم مەسەلە چییە؟ وەڵی دایە هیچ مەیلی ژنهێنانێکم نییە، چونکە لەبەرەوەی ئەو شەڕە خەڵکی بڕاندەوە. کوڕم شەڕ شەڕە و ژنهێنان ژنهێنانە.
کوڕم هەکەرە و جارە ئەو کچە هاتەوە پێی بڵێ دایکم پێی خۆشە بتبینێت. ئادا پێی دەڵێم بە زەحمەت بێتە ئێرە. بەڵێ دوکانێکی خۆمە شاگردەکەم لەوێ لە شەری خۆمە. بۆ کاسێکی بچووک هاتەوە بۆ دیاریمە ئەو ڕۆ کتە خۆشەکەم عیدمیلادێتی کاسێکی جوانی بۆ بەڵێ وە جوانەوە ئەو کاسە زۆر جوانە بەڵای من بەڵای تۆ وەکە تۆ پێنجەم منیش پێنجەم باشە کاسە بۆ دانێت سێرە سەرچاو بەس کەیەکەی چەندە مشکلە نییە. ئێرە دەیم بۆ دانێت خۆش بێن ئەوەی شەڵا کاس ڕۆژکە بۆ دێمە باشە. بەخێر بێ کوڕم. خۆش بدە سەلام. کوڕم چیمە نهاتەوە؟ بەڵێ هات. ها کوڕم چ بوو؟ چ تایفێک بوون؟ بەڵێ دا ئەوانیش کۆین. زۆر باشە کوڕم. بەس کچی چێ بوو؟ بەڵێ دا دەڵێ کچی سلێمانە درێژم. کوڕم سلێمانە درێژی پوری ئایشێ؟ بەڵێ خۆیەتی. بەڵێ خاڵە. هەندێک ئەوان بۆ بێنە باڵ. کوڕم ئەوانە لە کوێ جیرانی ئێمە بوون. ئەوە کچی گولنازەیە. دەبی باوکی مابیت؟ دێنە هەولێر پاش 2 ساڵ باوکیان دەمرێ. ئەوانە چ ماڵێکی باشن. ئەدی پێت نەگۆ داکم پێ خۆشە بتبینیت؟ بەڵێ پێم وت. ئەی چی گوت؟ قایل نەو بێتە ماڵی ئێمە. دەستە کوڕم نانەکە حازرە بانانەکەی بخۆین خوا گەورەیە. کوڕم هۆنەر ئەوڕۆ مامۆستا وریە هاتبوو گوتی بەیانی لە ماری مەدەعوەتن. سرینی خۆش کرد کچێک جوانی بۆ دیتیەوە. جیرانیانە بەیانی دەیبینی ئینشاءڵڵا. پاشە دایە من چەند کەس دەخوازم. بۆ کوڕم چێت خواستووە؟ باشە دایە ئەی چی من؟ کوڕم چییە؟ ئەو کچەش ببینە؟ بە تایبەتی ئەو کچەش مامۆستایە. بۆ کوڕم بەیانی چ دەکەی؟ تەنیا کچەکەی دەبینی. چێ لەرێو کچە ڕازی دەبیت؟ لەبەرێو مامۆستایە. باش دەچین ئەویش دەبینی.
خير بێچی مەخان فەرمودانش بەس باس دەکەم کاتمان ئەوە دەیکا زۆر زە بە دنیام ئەم ماڵەکەتیان کاتێکی زۆر جوانە زۆر باس دەکەم فەرمو خۆ بەخێر بێت چیمە خان بەس باس دەکەم کاتمان باشە بەتەمان نەبوو دایکێت لەگەڵت بێ من ببینێ تۆ لە هەموو شتێک لەی نا نەخێر ئەمە هیچ پەلەی تێدا نییە ئەمە تازە بووینە خزم و گەر بچێن لای دایکی شت هیچی تێدا نییە وا نابێت هێشتا ماویتی ئەگەر تۆ میری خزمەتی بێ دەبێ ڕۆژێک قەزدا بێنە ماڵی ئێمە من دەڵام هیچ شت نییە سەرچاوم باقاتی هنر ئەزانی دوێنێ سبەهار لێ دێبرسی باشە لە چێ مامۆستایە ئای هونەرگیان لە مەسیف هەموو ڕۆژێک هاتوچۆ دەکات ئەی زستانە هاتچۆ زەحمەت نییە؟ نەوەڵا پاسیان بۆ کردم هاتوچۆیان پێ دەکەم هونەرە جارە مەکسیە جوانت نەینابوون بەڵێ مەکسی زۆر جوانم هێناوە سری نەیهێندرێ وەڵا خۆی گۆرم چۆ تۆپانێ باشە باسی چ لە ژووری میوان فەرمۆست
هونەر لەبیرم چوو پێت بڵێم زانی لە دوکانە کەشتی دەپرسی ئێ پێدوت لە بازاری سیروانە بەڵێ بەڵێ کوڕم دیارەگەریش کارت چۆنی الحمدلله زۆر باش باش دەبی ئینشەڵڵا عليكم السلام بخير بي ولك شو بي؟ الطوفان ابني فرستت ولقيت فرستتي ولقيت شو؟ هونەر لەو ڕۆژانە دێتە بازار لەوانەیە سەرێکت لێبدا لە دوکان بەخێر بێ دوکانی خۆیەتی وەڵای کچم نەسرین ئێستا نهاتبوون ئێرە بە هۆنەریم گوت ئەو کچە زۆر باشە لە کیسخۆتی مەدا هەسە بڕۆ دەرەوە دێ بڕشت بۆ خۆی بکردەی بڕۆ دێ هونەر تو دەڵێ چی بەڵێ من لەوە دەترسێم مێردم پێ نەکا لەبەر مامۆستایە شارك بلان جانا تبات تاريك لكم دنيا لكم شارك كتقوري لروي زمين بودنا ممشوط بازارك كتقوري لروي زمين بودنا ممشوط بازارك بودنا ممشوط بازارك دەبکوژێنەوە چییە وەڵا بێزار بوونەوە چێ لەسەر باشە دەیە باش
الو مرحبا سوني باشي ساتشي سوني نوزة باشي سوني زين فرموا خيرة ها نعم كبار جنبوا خوا باش صرت ساوم بخواي اقروا بروا او زنقار من ايش دقريته هنا سبب بينو سمزو عكي خوما ساكا ما نصب حردي تيرا جنازة المتور رازيت يانا وش نسيبه وابسان مو اوه چيا السلام عليكم السلام كيف خير بيا سلامتي خوش بيا سلامتي بخير بيا خوش بيا سلامتي الخير بيبا خوش بيا سلامتي هناك من سيوا ما اسمه جارك يتكا لقل خشكم هاكي دكان استا اشتان شونه هنا بخواي باشا بس اشهر مالكا والكرد اللي هيس كسيك خوش مالك اوش راس دوايا بلام اوي عقل بي بويناكا هنر اگر نايشت هاد بقسي من دكينتي حيفا قنزة وشتو بلا بروا راسته بس بيا بدست اخوي نيه اخسي بها خانة اي مش سنزر في دلين مشو اگر ناوت هاد مشو هنر اگر نايشت هاد بقسي من دكينتي حيفا قنزة وشتو بلا بروا السلام خير سرتام باش كاكا خير سرتام كاكولا ليرنيا لا والله بوت عسكر انا كنت عسكر كيفو لا انت شفتني بدو سبورت وحافظ سرتام بعد قال هنا هاقالاري ختامن شيروان هاقالاري ختامن ديسان هجوم بقرآن هجاري ديسان بعد توشي بلايات شي نبي بخواه بكوزلين ترسي دروي بريا فيلارم كربا ما مست كاكا فيلار دكين هنا الأوزارش بسلامتي رزقاري ما مبا ان شاء الله زور باش بو خاصة نتو تاقاني داش خوتي ان شاء الله يجي لنا ان شاء الله او حفتي اذا بيتوا ان شاء الله في لارزكين ان شاء الله بس اوش بزانا كرت هيزنا ترسي اگر في لارج دكين لترسانية بس اگر بكجري لبيناوي تدا كجري بلا لبيناوي هيك معناه مثلا
بۆ کوردان چییە معنای ئەگەر بکوژێ بەس بەلاش دەڕۆی شێروان ئەتوش ئاگال لە خۆبی ئەو هجوومەکە بەرەبەرە دێتە پێشێ زاگەر فیراریشمان کرد هەر چێک پێکەوە فیرار دەکەین باش مامۆستا
جوانش خۆڕۆزگار کرد خۆزگەم بخۆیت ئەگەر بەیانی هیچمان بەسەردەیە بگەینەوە بەیانی ئەمەش فیرار دەکەین ئەمەش خۆمان نەزاتی دەین خوا کەریمە هیچ خەبەدەی هونەرنامەکەی لۆت هات ئی بەهاری بوو یان ئی چیمەنی بوو ئی بەهار بۆم هات بوو بەس جارێکی تر زەحمەت بیبینمەوە خوا کەریمە جارێ بن و دەڵێن ئەو ڕۆژاییتە بۆ لە من ناژێڕیەوە دەڵێن ئەو ڕۆژاییتە بۆ لە من ناژێڕیەوە کوردێکی سادە بۆچی خۆل لێ گۆڕەوە ئەباو شێوە بەوڕادە کە فێر بووی داد بەرێوەری کە باو هاوار دەدە قولا بجبت برصديما عليمك سمع الليما
هنا الهجوم هذا. هنا نطلع هجوم. مامۆستا گەرچیەوە هەولێر سەر لە دایکم بدە هونەر گیان هەموو ئاواتەکانت هاویشتە بنگڵی. هونەر ئەو هەموو ئاواتت هەبوو لە پێی ناوی چی ڕۆیشتی؟ هونەر گیان لە پێی ناوی چی ڕۆیشتی؟ بەلاژ ڕۆیشتی ئاواتەکانت بۆ گوێ چوو. هونەر
Thank you.